بەناوی خوای گەورە و میرەبان ئازیزانم سلااوتان لەبێت خۆشحاڵم لاڵقەیەکی نوێ لە گەشتی شیکاری ورزشی لەگەڵەوەی بەڕێز خۆشەویست پێک دەگەینەوە. ئەمڕۆ باسێک دەکەینەوە لە یاریەکانی دوێنێ بە تایبەتی یاری کلاسیکۆی ئینگڵتەرا و هەوڵیش دەدەین تەوەری سەرەکیمان قسەکردن بێ لەسەر دێربی لا مادۆنینا کە بڕارە ئەمڕۆ یاری کۆتایی جامی سوپەری ئیتالیا لە سەر یاریگای ئەوەل بارک لە ڕیاڵی پایتەختی سعودیە بەڕێوە بچێت. تێیدا هەردوویانەی میلان و ئینتەر میلان ڕۆبەڕووی یەک ببنەوە لە دوو دۆخی جیاوازە، لە دوو ئامادەکاری جیاوازدا، لە دوو حەماسەت و گرینتای جیاوازە و بۆ دیێنانی یعنی دوو ئامانجی جیاواز. هەموو شتەکان هەموو ڕێگەکان لە ئینتەر و میلان ینی ڕێگەی زۆر پێچەوانن. یعنی ئەگەر بتەوێت بە خاڵێک باز لە ئینتەر بکەی ئەبێ لە پێچەوانەکەی باز لە میلان بکەی. ئەگەر بتەوێت باز لە شێوازێ بکەی بۆی کە ئینتەر نازناوەکە بەرێتەوە ئەبێ بە شێوازێکی دیکە باز لە بردنەوەکەی میلان بکەی. بۆ ئەم حاڵەتانە سێریکەم. لە 3 ساڵی ڕابردوو یانەی ئینتەر میلان پاڵەوانی سوپەری ئیتالیا بووە، کەواتە ئێمە لەبەردەم تیپێکان و ساڵی ڕابردوو پاڵەوانی خولی ئیتالی بوو. ئێمە تیپێکمان هەیە کامشۆ جامی سوپەری ئیتالیا ئەنجام دەدات کە بە هەموو پێوەرەکان ئامادەیە بۆ بردنەوەی ئەم ناسنەوە، بە هەموو پێوەرەکان تیپێکی بەهێزە و تیپێکی تۆکمەیە و ڕانەرێکی باشیە و ئامادەکاریی باشیە و ڕابردوویکی باشیە کە بێت بەشدارە میارەکە. وەکوی سیمیۆنی ئینزاگی پێش کۆنگرە ڕۆژنامەنووسیەکە ئاماژەی پێکرد، وتی ئێمە لە سعودیین بۆی سوپەر دەستە بەرکەین. ینی زۆر وازەح قسەی کرد، نەیە بهێنان و بەردەی کرد نەوتی ئەموا و نەوتی ئەموان نە. دوای لە ئەتلانتایان بردەوە هاتم بۆ یاری میلانوتی میلانیانێکی بێزە، بەس ئێمە لە سعودیین بۆی سوپەر بەدەست بێنین. ینی زۆر وازەح و ئاشکرا قسەی کرد. بیلفعلیش کە تۆ باس لە ئینتەر میلان بکەیت دەبێت بەم جۆرە باسی بکەین. وەکو سەرەتایە بۆ ئینتەر، وەکو سەرەتایەک بۆ میلان ئێمە تیپێکمان هەیە لە دروستبوونەوەیە پاش ئەوەی کە خولی ئیتالیان بردەوانێ دواتر تیپەکە نەیتوانی استیخامە هەیە بێ بۆ ڕانەریان دۆخستەوە، ڕانەرێکی نوێیان هێنا کۆمەڵە گرێبەستی گەورەیان کرد کە پێشترش کۆمەڵە گرێبەست بۆ ڕانەری پێشوو کرا بوو، بەڵام ئەو نەیتوانی ستیفانۆ پیۆڵی مەبەستم. فۆنسیکا کاری کرد لەگەڵ میلانەوە، میلانی خستە دۆخێکی تر. ئێستا زۆر هاوڕێهاندەری میلان هەن فۆنسیکا بە فاشل دانن یا فۆنسیکا بە کەسێدانن کە بۆ میلان باش نەبوو. نە، ئەوەی هاندەری میلان نەبێ، ئەوەی سری هەموو یارەکانی میلان نەکرد بێن نازانێت فۆنسیکا چی گۆڕی لە میلان. هەموو پێشتر جامەژەم بۆ پێکردن. فۆنسیکا ناوی یانەکەی بە گەورەی نیشانی یاریزانەکان نایەوە، بە هەموو یاریزانەکانی وت ئێوە کەستان لەسەر و میلانۆ نین، ئەبێ هەمووتان لەژێر کێف و داواکارەکانی ڕانەر و میلان دابن. کەوای بەرامبەر بە لیۆ و تیاو کرد کە هیچ ڕانەرێک نەیتوانێت جورئەتەیە بێ لە ماوەی ڕابردوو لە میلانە کە بەم جۆرە ڕەفتار بە بەرامبەر بە ئەستێرەکان بکات. و دەرفەتی زۆری دایە یاریزانە لاوەکان کە لە میلانە دەرکەون، ئەوە کاماردایە، ئەوە تریشیانۆیە، ئەوە خیمینێزە، ینی گوێی پێ نەیە یاریزانە لاوەکان هەچکامێکیان بیان توانیان خزمەت بە میلان بکەن هێناوێتە تیم یەکەمەوە سەری دەخا. ئەمەش بۆ میلان کارێکی زۆر باش بوو و بۆ پەرە و پێشبردنی میلان ڕۆڵێکی زۆر تایبەتیە بوو. ئەمە جگەلەوەی شێواز یاریکردنی میلانیشی گۆڕی. بەڵێ ڕاستە نەگەیشتە ئەنجام، بەڵام کۆمەڵێ خاڵی دەستکاری کرد یا کۆمەڵی خاڵی لە میلان ئاماژە پێەیە، یاخود دەستی برد بە کۆمەڵێ شت کە زۆر گرنگ بوو بۆ میلان و میلان لێوەستێتەوە. ئەم شتە بەراورد بکەرەوە بە ڕیاڵ مەدرید. سێریکە ساڵی 2010 مۆرینۆ پاش بردنی هەفتاڵەکە بوو بە ڕانەری ڕیاڵ مەدرید، دایموتان ئاشکرایە. مۆرینۆ دەستی بۆ کۆمەڵێ شت برد لە ڕیاڵ مەدریددا و ئەو ڕیاڵ مەدریدەی لێ بەرهەم هاو کە دواتر کارلۆ ئەنشلۆتی جوانکاری بۆ کرد و زیدان بەرهەمەکەی خواردووە هاتوۆتەوە. ئێستا ڕیاڵ مەدرید لە ماوەی چەند ساڵی ڕابردووەوە 6 چامپیۆنز لیگی بردوتەوە. لە چیەوە دەستی پێکرم شۆڕشە هات دەستی برد بۆی کە بە ڕاول گۆنزالێسی و تۆ بەیانەکە بەجێ بێڵی. مشتێکی زۆر گەورە بوو بۆ مۆرینۆ کە کردی لە ڕیاڵ مەدریددا. ڕیاڵ مەدرید نییە توانین دەستکاری بکە. هات گوتی بنەماڵی مەلەکیت کەفی خۆتە بەیانەکە بەجێ بێڵی. هات کاسیاس تۆ قدیسی تۆ کەسیەکەمی ڕیاڵ مەدرید و ئاوە یەدەژیت و دواتریش ناچار بە ڕۆشتن. یعنی سەیری کە
یعنی بێدەکردنی کاسیاس و وای کرد کاسیاس بێتە یێدەگووە دواتر کاسیاس کە مامەڵەیەکی تری لەگەڵ کارڕانەری دوایەوەش بامان زۆر مامەڵی دیاکرد کە کۆتایی ڕۆشتنی کاسیاسیش بوو لە ڕیال مەدرید. خۆ من ناڵێم ئەمانە خراببوون بۆ ڕیال مەدرید، بەڵام نە کۆمەڵێ شت هەیە زۆر گرنگە ڕایەنەر بتوانێت دەستی بۆ بەرێ و ڕایەنەر زۆر بە عەزیمی دەرەکەوێت گەر بە دەست بۆ کۆمەڵە شت بە کە کەسانی دیکە ناوێرن دەستی بۆ بەرن. مۆرینۆی لە ڕیال مەدرید کرد. بۆیە من بڕوام وایە بە هەمان شێوە کۆنسیساویش یاخود فۆنسیکاش ئەوەی لە میلاندا کرد. ئەمە بۆ میلان زۆر گرنگ بوو کە فۆنسیکا کردی، یعنی ئەمە بەو دیوەیە. با بچینە سەرەوەی کە کۆنسیساو چێیە و دەتوانێت چی بۆ میلان بکە و چی لەدەسەڵاتدایە. تامان خۆتان دەزانن سێرجیۆ کۆنسیساو ئەزمونێکی باشی لە ئیتالیا هەیە، لەبەر وەکو یاریکردن هەم لە لازیۆ هەم لە ئینتەر میلان یاری کردووە و یەکێک بۆ لە یاریزانی ساڵانێکی زۆر لەگەڵ سیمۆنی ئینزاگی پێکەوە بوون کە سیمۆنی ئینزاگی هێرشبەری لازیۆ بوو. واتە یەکێکە لە یاریزانە دیارەکان لە ئیتالیا و لە تۆپی پێی ئیتالیا تەواو شارەزە. ڕاستە وەکو باڵی هێرشبەری یاریە کرد لە هەڵبژاردەی پرتوگالە کە کۆنسیساو لە مۆندیالی 2002 بەشداری کردووە و یەکێک بۆ لەوانی کە گۆڵی پرتوگالیشی لە مۆندیالی 2002 تۆمار کردووە. بەڵام ئەم خەسڵەتانە یاخود بۆ نمونە یاریکردنی لە پرتوگال و ڕاستە پۆرتۆش لە کۆمەڵە شێواز یاریکردن. ئەگەر بیرتان بێ پار بوو یا پێرار بوو ئینتەر میلان و پۆرتۆ لە قۆناغی کردنە دەرەوە لە چامپیۆنز لیگ ڕوبەڕووی یەک بوونەوە. ئینتەر یاری چوونی لە یاریگای خۆی بردەوە، یاری گەڕانەوە لە دراگاو بۆ میوانی پۆرتۆ. یعنی من زۆر سەیری ئینتەرەکەم، من هیچ محبەتێکم بۆ ئینتەر نییە، بەڵام زۆر سەیری ئینتەرەکەم لەبەری پێی سەرسامم بەو کارکردنی ئینزاگی سەرسامم بەو گۆڕانکاریە لە شێواز یاریکردنیە سەرسام بە کۆمەڵی خاڵی زۆر جیاواز لە ئینتەر میلان سەرسام. بەس بڕوا بکەن یاریە کە بینی بێتن ئینتەر چەک کرابێ و هیچ جوڵەیەکی نەبێ و هیچ مەجالێکی نەبوو بێ و بە تەواوی تەوەک درابێ، هێرش بە دوای هێرش کرابێتە سەری بە تەواوی پەستان کرابێتە سەری و یاری پۆرتۆ بوو. ڕاستە ئەم ساڵی لیڤەرکوزن یاریی ناوازی بەرامبەر بە ئینتەر میلان کرد، بەڵام بە تایبەتتر ئەو یاری پۆرتۆ یاریی زۆر گرنگ بوو کە بە ڕانەراتی کۆنسیساو ئەنجامدا. گرنگترین خاڵ لای کۆنسیساو توانای جەستەییە. ئەم خاڵێکی جیاوازە لە ڕاهێنەرەکانی پێشووی میلان. کۆنسیساو زۆر باشکراڵێ ئەڵێ هەر هاتوومەتە سەر ئەم تیپە سیرم کردووە ئیهمالیەک بە یاریزانەکانەوە دیارە. ئیهمالی دیار بوو بۆیە ئەویشتی و لیاوی کردو بە یەدەک هەوڵەکانی دەست پێ کردو بەڵام نەگەشتەوە. ئێستا تۆ ڕانەرێکتر ئینزیباتی بێنی ڕانەرێکتر بێنی دەسەڵاتێکی گەورەتریە بێ من بۆ میلان گرنگە. خاڵی یەکەم لای ئەو توانای جەستەییە، بەڵێ میلان لە ڕووی توانای جەستەییەوە پێویستی بە ڕێخستنەوەیکی تایبەت هەیە و پێویستی بە گەڕانەوە هەیە. میلان هەمیشە سەرەتای یاریەکان باش بوو، جێمی دۆم خراپەوە، بەڵام بە پێچوانەوە کۆنسیساو لە یەکەم یاریە جێمی یەکەم بەرامبەر بە یوڤە خراپ و جێمی دۆم باش بوو. ناڵێن لەمە قیاسا تۆ توانای جەستەی میلانی بەرزکەوتەوەی گۆڕێەوە جێمی یەکەم بۆ دوو جێمی دۆمای لێکەوە. من باسی یاری یوڤە بۆکەم و باسی ئەو خاڵە بۆکەم کە ڕانەر ئەنجامی پێ بە. وەکو پلانی یاریکردن وازی لە 4-2-3 گێناوە. پلانی یاریکردنی کۆنسیساو 4-3-3ە کە ئەمە ستایلێکی تایبەتە و ستایلێکی کلاسیکی تۆپی پێ کە زۆرێک لە ڕادەرانی تۆپی پێ پشتی پێ دەبەستن کە ئێستا دیارترین پلانەکان 4-2-3 یاخودەوە تا 4-3-3 کە ئێستاش دەبینن کۆمەڵە پلانی دیکەی وەکوی مانچستەر سیتی یاری پێەکە 3-2-4-1 یاخود پلانی دیکەشمانی لەوەی کە تیپەکانی دیکە دەتوان بە شێوەیەکی تر یعنی داڕشتی یارەکان دابڕێژنی تر بە هەربێک و بە پێی کەرەسەکانی تیپەکەی خۆی. ئێستا کۆنسیساوی پشتی پێدەبەستێت پلانی یاریکردنی 4-3-3ە. هاوڕێیان ئەڵێن دەنگت خراپ بێ، نازانم ئەگەر هاوڕێیان بۆمان چاپ بکەن. دەمەوێت باس لەوە بکەم بۆ پلانی 4-3-3 کۆنسیساو لە یاریەکەمە باش تەطبیق کرا لەلایەن یاریزانەکانی میلانەوە، بەڵام بۆ یاری ئینتەر پلانێکی گرنگە. کەواتە کۆنسیساو هاتووە، ئەمە کارە ڕاستەکەی کە تۆ بڵێ بە کۆنسیساو هاتووە ئەو خاڵانە تەواو کە
فۆنسیکا بۆی نەکرا ئەو بەرەو پێشبردانە تەواو بکە کە فۆنسیکا نەیدەتوانیوە پێویست بیکە و پێشتر کۆنسیساو ئەمەی لە پۆرتۆیا کردووە ئێستا دەبێت لە میلانە بیکەوە لە سوپەر ئیتالی بیکە. تەڕام پلان یاریکردنی ئەم دوو تیپە لێک جیاوازە 4-3-3 بەرامبەر بە 3-5-2 یاری دەکات کە ئەمە دوو پلانی تەواو لێک جیاوازن. ئینتەر میلان من بڕوام وایە تاکە تیپە لە ئەوروپایە کە خاوەنی 25 یاریزانە کە دەتوانێت لە پێگاتەی یەکەمە یاری پێ بکات. کە ڕاستە ئەم فەرقیە لەگەڵ ئەوە ئەم فەرقیە لەگەڵەوە ئەم فەرقیە لەگەڵەوە بەس ئینزاجی کەشێکی دروست کردووە لە مانگی هەشتەوەگە حسێ بکەین یارەکان دەستی پێکردو لە ماوەی ئەم 4 مانگەیە وای کردووە 25 یاریزانی ئامادەی یاریکردن من کە تۆ سەیری پێگاتەی ئینتەر میلانەکەی نازانیت لە ناوەندا چێ سەرەکی و چیە دەگا یاری بە هەمووی کردووە. کالهانۆگلۆ بە نمونەوەرەگری مختاریان بە نمونەوەرەگری بارەلا بە نمونەوەرەگری کاڵێ ئەم سیانە بۆ نمونەڵی سیانی ئەساسی ئینتەرن چەند یاری بینیمانە ئەم سیانە هەرچێکیان لەسەر کورسیە دەیجینتەر بوو. لاوتارۆ وەرەگری بە نمونە مادی تاریمی وەرەگری بە نمونە مارکۆس تورام وەرەگری بە نمونە ئارناوتۆڤیچ وەرەگری بە نمونە هەچکامێکیان وەردێگری چەند یاری هەبووە ئەم سەرەکی بۆ چەند یاریە بۆ یەدەک بووە. باڵەکانی هێرشبەری دارمیان و دۆنفەرس ئۆگۆستۆ و دیمارکۆ بەرگری کارەکان یعنی بەڕاستی ئەو کاری ئینزاجی ئەیکا لە ئینتەر میلان کارێکی سەرسوڕێنەرە. ئینتەر بەرەوتیپێکی زۆر ئامادە دەچێت. من ناتوانم پێت بڵێم ئینزاجی ڕانەرە کە دەتوانێت لە ساتە حەسمەکانە لە لەحظاتە گرنگەکانە بڕیاری دروست بە بۆی تیپەکەی براوە بێ چونکە لە لیڤەرکوزن هەموو نەبینی دایمەن ئەو ڕانەرانەی کە بەرگریەکی چڕ دەکەن لە هەندێک کاتدا هەوڵ بۆ تۆمارکردنی گۆڵ دەدەن واتە تاخولێکی ئێستا بۆ نمونە دیگۆ سیمیۆنی پێشتر لە ئەتلێتیکۆ مەدرید لە ماوەی ڕابردوو کە ئێستا تا ڕادێک پلانەکەی گۆڕاوە ئەهات داخولێکی 75-80 پلانی بەرگریکردنی تەطبیق کرد یاری لە تۆ تێگا توی ماندووکرد بەڵام لە دقەی 75 بە دواو گۆڕانکاریەکانی کێکرد بۆی کرد ئیترم 15 دقەیەم هێرشە بە تۆ بێ بچیتەوە دوا و ئەم هێرش بەرێ بەڵام میزاجی لە یاری لیڤەرکوزنە ئەو خاڵەشی ئەنجام نەیە بە کۆی گشتی یارەکە هەر لە دواوە ماوەی لە دواوە یاریکرد ئەمە بە بڕوای من کارێکی هەڵە بوو کە پێویستە ڕانەر ئەو کاتێک کە لە دواوە بێ دواتر لە چەند خولێکی کۆتایی کۆی کە سیمیۆنی کردی بەرەو پێشتون ئەنجام داد. پێگاتەی ئینتەر میلان پێگاتەیەکی کامڵە و پێگاتەیەکی بەهێزە و پێگاتەیەکە تەواو ئامادەیە و پێگاتەیەکە بۆ دێربی بۆ بردەوەی دێربی پاڵێوراوێکی سەرەکیە بەڵام میلان و کۆنسیسای ژۆکۆی کەوتی وتی ئێمە تینوترین بۆ بردنەوەی ناسداوە ئێمە دەمانە دایم دێربیەکان شتی جیاوازە بینیتان دەربی پێشوش دوای 6 یاری کە ئینتەر براوە بۆ هەمووان دایان و ئینتەر بیباتەوە بەڵام میلان یارەکەی بردەوانێ ئەم دەربێش جیاوازە ئەگەر میلان چانسێکی بێ بامان شێ ئینتەر میلان چانسی زیاد ئێمە باز لەوەکەین چانسی ئینتەر میلان بۆ بردنەوەی دەربی زیاترە بەڵام ناڵێن میلان هیچ دەرفەتێکی نییە و چاوەڕێی دەربی دەکەین. خۆشە گیان بەسەر چاوجوابی کۆمنتەکەت ئێمە بەس باجارێ ئەم مقارنەی میلان کە مۆبایلەکەی مانسەر بەسەر چاو کۆمنتێکت نووسیە بەسەر چاوجوابە ئێمەوانێ شەوی ڕابردوو مانچستەر یونایتد و لیڤەرپوڵ یەکسان بوون. دوێنێ من لێرە وتم بە پێی یاریەکانی ڕابردوو هیچ دەرفەتێک لەبەر لە مانچستەر یونایتددا نییە بەڵام شەوی ڕابردوو مانچستەر یونایتد و ئامۆریم پێی وتم کە هەمیشە وریاتر و ژیرانەتر دەبێت قسە لەسەر یاری کلاسیکۆکان بکەین و پێیان وتین کە ئەم یاریە گەورانە کاتێک دەڵێن ڕیال مەدرید و بەرشەلۆنا کاتێک دەڵێن میلان و ئینتەر کاتێک دەڵێن مانچستەر و لیڤەرپوڵ کاتێک دەڵێن بایەرن و دۆرتمۆند کاتێک یعنی کاتێک ئەم یاریە گەورانە باس دەکرێ ئەوە وەلا ئەندرێت تۆ لە چ دۆخێک و لە چ پێگە و لە چ ڕیزبەندیەکەی بەڵکو ئەوە حسێ بکرێ تۆ چی ئەنجامەی لەنەوەت خولەکی ناویارەکە. منەمەوێت بە چەند خاڵی ئاماژە بە مانچستەر یونایتد بکەم. ئافەرم بۆ ڕۆبن ئامۆریم کە لە خولەکی یەکتاوەکو خولەکینەوە یاریەکی تەواو ئاڵۆزی لەگەڵ تیپەکەی ئارن سلۆت کرد.
یاریەکی تەواو پێرفێکتی کرد لەگەڵ هەموو جوڵەکانی لیڤەرپۆڵا وەڵامی هەبوو. حساباتی بۆ هەموو جوڵەیەکی لیڤەرپۆڵ کردبوو. دیاز لە کەشی یاری بردیانە دەرەوە. گاکپۆ وەکو پێویست دەرنەکەوت جوڵەی گاکپۆ نەبوو. محەممەد سەلاح بە هەمان شێوە. کۆرتیز جۆنز کە کاتێک گاکپۆ و دیاز و سەلاح هەدوون دەبن، کۆرتیز جۆنز یاخودەوەتا کە لە ماوەی ڕابردوو سۆبۆسڵای یاری کردووە، دەبنە کلیلێکی سەرکەوتنەکان، دەبنە ڕێگە چارەیەک بۆ سەرکەوتنەکان کە لەو نێوەندەدا لە بینی گرافنبێرگ و یاریزانەکانی دیکە یاری دەکەن، دەبنە کەلێنێک بۆ. بەڵام حساباتی بۆش کردبوو لە ڕێگەی و گارتیەوە ئەو یاریزانشی لە یاریدا بێبەش کردبوو. ئەمە جگە لەوەی کە ئەمۆریم پلانی ڕاگررتنی لیڤەرپۆڵی داڕشت سەرکەوتوو بوو. لە هەمان کادا پلانی دۆسینەوەی بۆ شایشی لە لیڤەرپۆڵا جوان دۆزی بوو. لە 154 هێشەکانی خست بۆ لای ئارنۆڵ دەوانێ. بۆ ئارنۆڵ گرێبەسەکەی وا کۆتاییە لەم لا ڕۆژنامەکان ئەڵێ چێتە ڕیاڵ مەدرید. یعنی تا حدێک ئارنۆڵ مێشکی جەنجاڵە، سەرقاڵە. وبینیتان چۆن ئیستیغلالی دۆخی ئارنۆڵ دەکرد لە گۆڵەکان. ینی ڕێگەی سەرکەوتن و ڕێگەی دەرفەت دروستکردنیشی دۆزی بۆ یارەکان ڕابردوو مانچەرێندا، یعنی برۆنۆ زۆر جوان دوای یارەکە قسەی کرد. تێگەری ئێمە بتوانین لەناو ئەنفیڵدا بەم جۆرە یاریکەین، بۆ ناتوانین یارەکانی دیکە بەو جۆرە یاریکەین. خۆ من نیم کاکە، خۆ من دەستم نەگرتووی، خۆتان نازانن یارەکانی تر جوانتر یاریکەن. خۆ من چیتان لێ بکەم؟ بەس ئەو حەماسەتەی هەتان بوو بەرامبەر بە لیڤەرپۆڵ، ئەو ئامادەکاری ئەمۆریم بۆی کردبوون. من بۆم دەرکەوت خەتا لە ئەمۆریم نییە. ئەو یاریزانە کە ئەجوای خۆی پێشکەش ناکە. من وتم پلانی 3-4 ڕێگە قورزێ بۆم یاریزانانی مانچستەر یونایتد، بەڵام وان نییە. ئەتوانن ئەمە بکەن. یعنی بەرامبەر باشترین یاریزانەکانی پریمەر لیگ ئەمایان ئەنجامدا. کێ گاکپۆی بەدڵ بوو لە لیڤەرپۆڵ دووشەوی ڕابردوو؟ کێ سەلاحی بەدڵ بوو؟ هەرین سەلاح یەک دوو تۆپ لەگەڵ دالۆ تا دەرچوونێکی باش هێبوو، ما باقی تەواو بەکوی نەوەت خولەشی یاری. کێ دیازی بەدڵ بوو؟ کێ جۆنسی بەدڵ بوو؟ ینی بەجددی ئەمە جگەلەوەی یاریزانەکانی لیڤەرپۆڵ ڕاستەوخۆ لە ناو یارەکەیە دیار بوو، حسابیان بۆ مانچستەر یونایتد ناکرد. یعنی دیقەت بدەن چەند جار ماکەلیستەر تۆپەکەی گرێ بۆ چەندین جار لای خۆی هێڵێتەوەنێ، وەلێدانەکە پازنایە بەوانیتر داوای لێبوردنەکە. باشە ئەمە حساب بۆ نەکردن بۆ یونایتد. گرافنبەرگ بە عینن شێوە، سەلاح بە عینن شێوە. بینیتان برادلی ئەو چەند خولەکەی هاتە ناوە، تۆپێکی جوانی کردە ناوە، دوو یاریزان لە ناو بوو، نونێزم سەلاح لە ناو بوو، بەڵام ئەو حسابیان بۆ مانچستەر یونایتد ناکرد. حاڵ شتێکی لیا بوو، گۆڵ پاسی نایە بۆوان بیکا بەوەی کە لیڤەرپۆڵ گۆڵ بکە. ئارنۆڵ بە عینن شێوە، ڕۆبەرتسۆن، یعنی بەجددی یاریزانەکانی لیڤەرپۆڵ دیار بوو، زۆر بە ئاشکرا پێیانەوە دیار بوو کە حساب بۆ مانچستەر یونایتد، یعنی هیچ خوێندنەوەیشیان بۆ مانچستەر یونایتد نەکرد بوو، هیچ ئامادەکاریشیان بۆ کلاسیکۆ نەکرد بوو و ئەمۆریم ئەمۆی بە تەواوەتی ئیستیغلال کرد. و من کە دوێنێ باسم لەوە کرد کە لیڤەرپۆڵ دەبێت دەمیاریە بەرێتەوەنێ و ئەبێ بیشی باتەوە، ئەبێ یعنی بە هەموو شێوەیەک بەشکە لوتکەی ڕزبەندی قایمترکە. ئێستا هەر بەو یاریە ئەڵێم وەڵا گوناح بوو مانچستەر یونایتد نەیبردەوانێ. ئەوەی مانچستەر یونایتد پێشکەشی کرد سەرسوڕێنەر بوو، ئەوەی مانچستەر یونایتد پێشکەشی کرد یعنی بەجددی ئامادەکاریەکی زۆر جوان بوو. ئامادەکاری بوو لە ڕووی تاکتیکی، ئامادەکاری بوو لە ڕووی دەرونی، ئامادەکاری بوو لە ڕووی لایەنی هونەری، ئامادەکاری بوو لە ڕووی ببورن توانای جەستەیی، ئامادەکاری بوو لە ڕووی تەرکیز لە ئەجوای یاری. یعنی سەیری کە ئەگەرم تیپە ئامادە نەبێ گۆڵێکی کردووە، دوو گۆڵی لێ کراوە، لیڤەرپۆڵ دانیشتۆی ئیستیفزاز دەکا، بەڵام ئەم تیپە بێئیوانە بووە، هاتوو گۆڕانکاری کردو بۆی گۆڵ یەکسانی بێنێتەوە سەرکەوتوش بووە. و ئەشتوانم بڵێم یەکەم یاریە ڕاستە نونۆ سانتۆ لە لیڤەرپۆڵی بردەوە لە ناو ئەنفیڵدا، بەڵام نۆتینگام لە ڕووی هونەریەوە سەرکەوتوو نەبوو بەرامبەر بە لیڤەرپۆڵ. با من ئەو سەراحەتتان پێ بڵێم، بەڵام ئەتوانم بڵێم لە ڕووی لایەنی هونەریەوە یەکەم یاری کە سڵۆت شکستی تیانە لە لیڤەرپۆڵ ئەم یاری دوێنێشەوە. تاوەکو ئێستا لە ساتی دەست بەکاربوونیەوە لە لیڤەرپۆڵە سڵۆت شکستی نێناوە. بۆ پلانی یاریکردنی لیڤەرپۆڵی بەسەر هەموو تیپەکانە فەرز کردووە. ئەستا یاری نۆتینگام ڕاستە دۆڕاوەیەکویچ، بەڵام پلانی یاریکردنەکەی خۆی جێبەجێ کرد، چەندی لەلی گۆڵ تۆمارکردنی لە دەستدا.
بەڵام کوا هەلەکانی دوێنێشەوە بەرامبەر بە مانچستەر یونایتد کوا لیڤەرپوڵ چەند هەلی ڕاستەقینەی دروست کرد باسی لێدانم بۆ مەکەن گرافنبێرگ تۆپێکی لێەوە بەلای سون نە ئەوەی کە لیڤەرپوڵ دروستێکا سەلاح 4 جار لەگەڵ گۆڵ ئامێنێتەوە گاکپۆ 3 جار لەگەڵ گۆڵ ئامێنێتەوە دیاز دوو ئینفیرا دەمێنێتەوە لیڤەرپوڵ ئەمانە دروستەکە باسی ئەم هەلانە یەکەم کوا لەگەڵ مانچستەر لەبەرەوە بڕوام وایە یەکەم یاری بوو کە لە ڕووی هونەری لە ڕووی تاکتیکی لە ڕووی ئامادەکردنی یاریزان لە ڕووی خوێندنەوەی یاری لە هەموو ڕووەکانەوانەیە سڵۆت بەرامبەر بە ڕامێرێک شکستیە ناکەویش ڕۆبن ئامۆریم بوو بەس لەم یاریە سڵۆت بەزەم یاریە بەڵام مەکرێ ئەم یاریە ئیسفادەیەکی زۆر بە لیڤەرپوڵ بگەێنێ قەفزێکی زۆر باش بە لیڤەرپوڵ باوە وای لێ بکە حساب بۆ هەموو تیپەکانی دیکە بکە حساب بۆ هەموو خوێندنەوە بۆ هەموو تیپەکانی دیکە بکە ئەوە وەلا بنێ لەوەی کە ڕزمەندێکی خاڵە پێشە واو هەڵانەی ساڵانی ڕابردووی ئەرسیناڵ و خۆشی لەوەرزی ڕابردوو دووبارە ناکاتەوە بە تەرکیزتر یاریکە چونکە ئەمە دەرفەتێکی باش بوو بۆ لیڤەرپوڵ بەڵام یەکسانبوونیش ئەنجامێکی باش بوو بۆ جگە لەوەش بۆ مانچستەر یونایتد پێویستەکە مانچستەر یونایتد لەسەر ئەم ئامادەکاریە بەردەوام بێ لەسەر ئەم شێوازە یاریکردنە بەردەوام بێ ینی بە دەردی ئەمەوەکو وتم بڕۆنە وتی ئێمە لەناو ئەنفیلدەم یاری پێشکەش بووین بۆ یاریەکانی تر ناکەین ئەکرێت ئەم یاری ئەنفیلد هۆکار بێت چونکە سەیریکە تۆ ئەمە بەراورد مەکە بۆی کە پێشتریش لە سیتیان بردووەتەوانێ و دوای هاتنەوانێ سێ یاریان دۆڕان نە ئەوە حسێ مەکە بۆ لەبەر ئەوەی سیتی مانچستەر 80 خولەک خراپ بوو 10 خولەکی کۆتایی بەوەی هەڵەی سیتیەوە باش بوو بەڵام ئەمەی لیڤەرپوڵ جیاواز بوو مانچستەر لە خولێکی یەکتا خولێکی نەوە تیپێکی ئامادە بوو لە خولێکی یەکتا خولێکی نەوە هەوڵی بۆ تۆمارکردنی گۆڵەیە لە خولێکی یەکتا خولێکی نەوە هەوڵی بەرگریکردنی خۆیە ئەمە جیاواز بوو لە بردنەوەکەی مانچستەر سیتی ئەم یەکسانبوونەی ناو لیڤەرپوڵ زۆر گەورەتر بوو لە دوویەکەی لە ناو مانچستەر سیتیا بردیەوانە لەبەرەوەی مانچستەر ئەم یاریە تیپێکی ئامادە بوو و تیپێکی نوێ نیشاندای و یاریزانەکانی ئاسێکی ناوازیان نیشاندای بۆیە لای من ئەم یەکسانبوونە زۆر لە سەرکەوتنەکەی سیتی گرنگتر بوو کە لە ناوی ئیتیحاددا سەبەری کرد لەبەرەوە خاڵە جیاوازانەی کە بۆم باسکردن کە لە مانچستەر یونایتددا لە یاری ئەم شەوە هەبوو و هەمووشمان حەز بە گەڕانی تیپەکانەکەین وەکو پێشم وتن زۆر گرنگە ئەمۆریم ینی زۆر هاوڕێیان و بە ئەم ساڵ تینهاک بەردەوام بۆ ساڵی داهاتوو ئەمۆریمێن نە با ئەم ساڵ ئەمۆریم بێ فێری هەرچی باجە ببێ هەموو قوربانیەکان بدا هەموو شکستەکان بنۆشێ هەموو خراپیەک ببینێ هەموو تیپەکانی پریمەرلیگ ببینێ کە کاتێک لە بلوتکاب یا کاتێک بیانێ پەلامار بدەن چۆن پەلامارتێن وەکوی بۆرنمۆس کە لە یاری پێشووا کردی ئەمانە ببینێت بەشکە بۆ ساڵی داهاتوو کە تیپەکەی ئامادەیەکە بیان و نێنێتەوە بڵێ وەڵا پریمەرلیگ قورسە و پریمەرلیگ وایە و ئەوە وایەوە نە تۆ لە هەموو شتەکان ئاشنای لە هەموو شتەکان شارەزا بووی ئەزمونێکی 7 مانگە 8 مانگە لەم تیپەیە بەڕێەکەی مەفروزە لەسەر بۆرزی داهاتوو تیپێکی باش دروستکەی بۆ ئەگەر مانچستەر من بڕوام وایە لەگەڵ ئەمۆریم هەنگاوی باش بنێ و بە دەماوەتنی باشە بێ تیپەکە لە دۆخێکی باشترا بێ بۆ لیڤەرپوڵیش نکو پێم وتن ئاساییە تیپێکەم یاریە یەکسان بێ بەڵام ئەوەی ئاسایی نییە بۆ لیڤەرپوڵ نەچوونە ناو ئەجوائی یاریە ئەوەی ئاسایی نییە بۆ لیڤەرپوڵ بە ئاشکرا دیارە حساب نەکردنی یاریزانەکانی لیڤەرپوڵ بۆ یاری مانچستەر یونایتد ئەبێ ئەمە دووانە بن بۆ یاریەکانی داهاتوو ڕۆبن ئەمۆریم سوودی یاخود بۆ یاریەکانی داهاتوو ئارنێ سڵۆت سوودی زیاتریان لێ وەرگرێ کاگاوکارە لەم لە بەرنامەکانی پێشوومە ئارنۆڵد لایەنی بەرگری لاوازە لە زۆربەی یاریەکانیشی داوە دەرکەوتەوە بەڕای من پیدرۆ پۆرۆ باشترە بۆ مەدریت وەڵا پیدرۆ پۆرۆ یاریزانێکی زۆر ناوازە و زۆر پێرفێکتە کاگەرێ مەڵە تەنها ئەنشلۆتی دەتوانێت میلان بگێڕێتەوە ئاسی 2005 بەخوام بڕوان ناکەم بەی جۆرە میلانی 2005 دروست بێتەوە هۆکاری نەبردنەوەی لیڤەرپوڵ تاکتیکی بوو لە یاریەکانی پێشتردا گرافێک هاوکارێکی باشی ئارنۆڵد بوو لە کاتی بەرگریە بەڵام بۆی جێرانەوەی کۆناتێ و گرافنبەرگ و ڕۆڵەی نەگێرا زیاتر مەرکەزی خۆی گرتبوو بۆیە بە ئاسانی مانی و تەچبۆکسی لیڤەریە کرد لە باڵی ئارنۆڵد دەوانێ تەمان ئەمە خاڵێک و خاڵێکی دیکەش وەکو پێم وتیەوە بوو کە ئەو بارودۆخەی کە ئارنۆڵد تیایەتی بۆ تازەکردنەوەی گرێبەستەکەی و بە گرێبەستەکەی لە لیڤەرپوڵ و بە پەیوەندیکردنی ڕیاڵ مەدریدەوە
ئەنی ئەم کەشە نەئارامە هەوڵیاندا لەگەڵەوەش مامەڵە بکەن. کاگە ئەحمەد دەڵێ میلان بش دۆرێت کێشە نابێت چونکە ڕانەرێکی تازەیە چون باری کۆتایی دەستکەوت و وە کۆنسیساو کاگاریەڵە دوێنێ ژووتم لیڤەرپوڵ مانگی یەک زۆر دیارەڵە زۆر خاڵ لە دەستەدات. ئەگەر لیڤەرپوڵ زۆر خاڵ لە دەست بدات چیتر لیڤەرپوڵ یانەیەکی گەورەی ئینگلتەرا نابێت. ئەگەر لیڤەرپوڵ نانزای ئەم ساڵی پریمەر لیگ لە دەست بدات منی تر گومانم هەیە لەوەی لیڤەرپوڵ بڵێم وەکو یانەیەکی گەورەی ئینگلتەرا، چونکە ناکرێت تۆ غەڵەتی پار و پێرار دووبارە بکەیت تۆ لە کاتێکا تۆ هیچ کێشەیەکت نییە. تۆ 6 یاری چامپیۆنز لیگت کردووە 18 خاڵە دەیە تیپەکە و لە دۆخێکی باشە لە یاری کۆتایی یاری نیوەی کۆتایی جامیانە پیشەگەرەکانە لە ئێفای کەپا ڕکابەریەکەی و لە پریمەر لیگیشا ڕکابەرێکی تیپێکی بێز و تۆقمەشە لە بەردەمدایە. نا ئەمان ئەگەر بێەوە بێتە شکست بۆ خودی لیڤەرپوڵ. کاکۆژین ئەڵێ پرۆژەی میلان لەگەڵ پیۆڵی دەستی پێکرد توانی نازناوی سێریایی بەدەست بێنێت، بەڵام ئیدارەدانی نادروست و گرفتی مادییانەکانی تەڵێەوە دەکات پلانەکان کورمەوە دابوون بۆیە دەبینی میلان بە ئاسانی شکستەکانی ئەکاتە سوێ ڕانەر و دووریان دەخات و هیچ ڕانەرێک ناتوانێت نا. وانە کۆژینیان پرۆژەی پیۆڵی میلان بەڵێ پیۆڵی پرۆژەیەکی تەندروست بوو بناغەکەی لە پیۆڵیەوە دەستی پێکرد لە شکستی ئەتڵەنتای 5-1ەوە دەستی پێکرد دواتر بە گێڕانەوەی ئیبراهیمۆڤیچ و گارکردنی ئیبراهیمۆڤیچ لەگەڵ مەنزومەکە دواتر بوونی فرانکیسێ و کۆمەڵە یاریزانی زۆر باشکە لە میلان و کادوجودیە بوو کە میلان ڕێخستنەوەیکی بە کۆمەڵیە بوو بە سەرپەرشتی ماڵدینی و هەموو کارەکان کرا. ئەمە میلانی جێڕاوانێ بۆ بردنەوەی نازناوێکی خولی ئیتالی و میلان گەیشتە چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگ. ئەبەمە هاتن داواکارەکانیان چی لێکرەوە بوو کێشەیەک لە نێوان ماڵدینی و دەستەی کارگێڕی دروست بوو لەگەڵ ئەو پلانانەی کە ڕانەر داوایەکە ئەو ماڵدینی لە کۆتای دەستی لە کار کێشەوە پیۆڵی یاریزانەکانی خۆی دەستنیشان کرد کاتوانێ ئیشیان لەگەڵا بکە کە ئەتوانێ میلان لە تۆمۆحی چوارگۆشەی زەڕینی چامپیۆنز لیگە و لە تۆمۆحی بردنەوەی خولی ئیتالیە بە ئامانجی گەورەتر بگێنێ. هاتن تاوی گرێوەستەکانیان بۆ کرد بەڵام وەک بینیت نە ئاسیان باش بوو نەتوانی یاریزانەکان دەرخا لە میلانە و نەشتوانی میلان لە ڕکابەرەکان نابێڵێتەوە. بەڵێ یەکەم هەنگاو لێەوە دەستی پێکرد بەڵێ یەکەم ڕانەر پیۆڵی بوو کە جێرانەوەی بەڵام جێرانەوەیکی کاتی بوو شتێ بوو وەکو مفاجەە چونکە ئێمەزانین چیسی و ئیبراهیمۆڤیچ و ماڵدینی چەند ڕۆڵیان هەبوو لەو نازناوەی کە میلان دەستەبەری کرد و دۆخەکە تێونەتێ لە میلان کار لە کارترازا بوو پیۆڵی دەبواە لابرایە و بۆ فۆنسیکاش من پێم وتی فۆنسیکا گۆڕانکاری گەورەی کردووە. پرۆژەی میلان پرۆژەیە بەڵام وەکوی کە بڵێ بگاتە ئەنجام و بکاتە مەنزڵ نا دۆخێکی زۆر زۆر قورسە چونکە ئەم ئیدارەی ئێستا وەکو ڕابردوو یاخود بۆ دڵسۆزی ئیش بۆ میلان ناکەنەوە کە پێشتر ئەدریانۆ گالیانی و سیلڤیۆ بەرلسکۆنی کۆچ کردو وانی میلانیان کردووە. ئەم شەو سوپەر ئیتالیایە بە هیوای چێژبینی لەو یاری و ڕێڵ مەدریدی ژیارەکەی جامیشی ئەنجامایەوە لە پریمەر لیگیش وەڵڤز و نۆتینگهام یاری خۆیان ئەنجام دێن. تا سبەی پێتانەکەمەوە خواتان لەگەڵ.